بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست خۆشەویستان سروشتی بەرنامە ئێوارانی ڕەمەزان بە شێوەیەکە هەر ئێوارەی لە گوندێکە بۆ ئەوەی کە سروشتی ئەو گوندە شێوەژانی ئەو گوندە بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە خۆشەویستانم ئەم ئێوارەیە میوانی گوندی کانیخانین گوندی کانیخان سەر بە سوورداشە واتە نەحی سوورداش وارووا قەزاکەشی دوکانە ئەم گوندایەکە لە گوندە سەرڕێکان ئەو گوندەی کە چ بچی بۆ دوکان یا بچی بۆ ڕانی یاخود بچی بۆ هەولێر و بە پێچوانەوە لەوەشەوە بگەڕیتەوە بە ناو گوندی کانیخانە تێپەڕی هیوادارین بەرنامەی ئەمڕۆمان ئێوارانی ڕەمەزانی ئەمڕۆمان بە شێوەیەک بێ کە ئینشەڵڵا بەدڵی ئێوەی خۆشەویست بێ فەرمونون با پێکەوە بچین بۆ ناو گوندی کانیخان چۆنی دەنگ و باسن وەزە چۆنە شکر باشی دەنگ و باسن باشی شوێنەکە شنێکی فێنچی لێت ئیوەیە کە تەڕت کردووە جان وڵایەوە تەڕێکن ڕۆیان سعادەوە ئەوەیە هەر بەخۆی فێن کە جارێ ماشەڵڵا شتی جوانیشت هەیە ئەم هەنجوێنەی کوێیە جان وڵای ئەمە تقی لای سەکانیان و شێخ باخ و لای قەندیلی ئەویانە یعنی خاڵیسەی خۆمانەیە بەڵێ باشە سەری چۆنە جام 45,000 ینی ئەسڵی وایە بەڵێ شتەکانت ماشەڵڵا زۆر بە تەرتیبدانەوە ئەی ئەم هینە لە کوێی هێنن ئەمە تەمەرهندیە چییە تەمەرندیە ئەم تەمەرهندی کوێ لای شەقلاوەیە ئیلای شەقلاوە بەڵێ ئەی ئەو هەنجیری وش هەنجیرەکەی خۆمانە خۆتانە بەڵێ ینی کانیخانە جام بەڵێ لای تشەکەی لای سەرگەڵ و ئەمە سجووقە بەڵێ سجووقیش پێشەی منتیقەی نەوەڵای لای خۆمانی لای شەقلاوەی لای خۆمان شەقلاوە خۆ ئەمانە بزانین ئەمە چییە وەڵا هەنجوونەکە ماشەڵڵا و هەنجوونە جوان دیارە زۆر جوان ئەوە نییە شەکر خۆر بێ شەکر خۆر نییە باشە ئەم تەمەرهندەی کوێیە نانە عەفو نانە قەیسی بەڵێ نانە قەیسی خۆمان هەری وڵاتی خۆمانە سرکەکە شەری خۆمان هەری خۆتان بەڵێ ترشیش حتمما ئەم ترشە تشەکەی لای سەرگەڵ و ئەویانێ شەخ باخ سەرێ ینی هەر فەرقی نیە یەم منتیقەیە بەڵێ بەڵێ هەرۆڵام یەمە ئێوە بە پێوەی کە شتە فرۆشن لەسەر جادە هین چی هەیە ئەگەر بێزەحمەت بێنە دواوە کانیخان بە زۆری چ شتێکتان هەیە بە زۆری هەنجیری هەیە هەنجیر و هەنار ئێرە هەر بە هەنجیر بەناوبانە خاستە هەنجیر و هەنار هەنجیر و هەنار ئەوانەیە بەشی خۆتانەکە بەشی فرۆشتنیشەکە وەڵڵاهی ئێستا هەر بەشێم سەرجادە ئەو پەڕی بکە لەسەر جادە بیفرۆش ئارۆلا هەر بەشێم دەدوازە دوکانەی هاوینانەکە گەنا زیاتر نییە باشە ئێوە چ جۆرە هەنارێکەکەن بە سرکە وەڵڵاهی هەناری ترشاکەن هەناری زۆری بەڵێ یعنی بێت ترش بێ سرکەکەش ترش بێ وەڵڵا خەڵک تالی بە هەناریشێن ئەی باشە باخەکان بەشی ئەوواکەن هەم بۆ خۆشتان بیخۆن و هەم بیشی فرۆشن بەڵێ بەڵێ هەرۆلا بەس بڵین ئەوەی مڵکی زۆری هەبێ بەشی فرۆشتنیشەکە گەنا هەیە 4-5 ماڵە باخێکی هەیە بەشی فرۆشتن ناکات بەشی خۆیت لەگەڵ ڕەمەزانێتە حاڵی ڕەمەزانێتی هەم بۆ خۆت بەڵێ بۆ خۆت ئێستا وەزت باشی جان بەڵێ لەخوا بەزیاد ئەی بەرو بازار لە ڕەمەزانە چۆن وەڵڵاهی 3 ڕۆژە دوکانم داناوە وردە ئیشەڵا باشە شتیوان بەخوای گەورە جوانت داناوە ماشەڵڵا ئەی ئەو دوێە ئەو دوێژی خۆمانە خۆتانە بەڵێ دوێ کانیخانە هەرۆلا دوێ کانیخانە خواڕستان ئەمە چیە سێ و پێ گەیشتووە بەڵێ ئەمە هەر ئێرێ باخی خۆمان ئیباخی خۆتانە ئەمە ئیباخی خۆتان ئێستا ئاوە کیلۆ چەندەکە وەڵا کیلۆ 1500کە 1500 بەڵێ ئەوە ئەگەر لێی نەکەنەوە چی لێ دێ وەڵا لێ نەکەوە وەرەیە ینی نابێ بە نابێ نەوەڵانەوە گەورەتر نابێ ئەوە گەورەتر ناوە یاخوا لەشتان ساڵ بەرەکەت هێنا
لەگەڵ ڕۆژەکانە چۆنی ڕۆژەکە مامۆستا لەمە جەلدەشی لیاوم سێر سێچەمە حەپیە خۆم ڕۆژەکان مەگرە گوتم والله هەیە تا خوا لە عەردیم نەدا هەرەیگرم هەورەیەشی ماشەڵا بەخوت ینی بە ڕۆژویت عیلاجەکان چی دەکەی عیلاجەکان هەند بەس نیوەڕوان نایخۆم بەس نیوەڕوان نایخۆی پارشێ و لەگەڵ مەغریبای خۆی ئێوارانی خۆم بەسەوە کا حاجی تەمەنێکت هەیە بەس تۆ لە ڕەمەزانانی ڕابردوو کە گەنج بووی بەڵێ بە چیەوە مەشغوڵە بووی کە گەنج بووی ڕەمەزان مەخشوڵە بووم لە 62 پێشمەرگە بووم بە نانە ڕقی ماڵان لە ماڵان بە فەردە نانیانە هێنا نانە ڕقی ماڵانمانە خوارد پێشمەرگایەتیمان دە باشە با لێت برزم بزانم با بزانم لە پێشمەرگایەتیە بە ڕۆژوە بوون وەڵە لە 62ەوە دەیخوا شیفا دایخوا حاجی سپاس دەکەن سەلامەت بێخ دەگو باسی گوندەکەتان هێدی و هێمنیتان چۆنە ئارامیتان چۆنە باشەوەی مشکلەیەکمان نییە و هەمووی بەڕۆژوە و ئەوەی بەڕۆژوە بەڕۆژبووە ئەوی بەڕۆژوە ئاکاز بە خۆی با بزانی کانیخان خەڵکی کانیخانی ئەتیمادیان لەسەر بۆ ژیان و ئەوانە لەسەر چییە حیوانداریتان هەیە وشکەدانتان هەیە بەراوتان هەیە باختان هەیە وەڵاهی باخمان هەیە بەراومان هەیە بەس هیچی مەزرفەکەی خۆی قەپان ناکە آخر خۆزانیی جاروایە لەبەر مەسرفەکەش نییە ئێستا تۆ باخێکەکە بێتوانی بەخێوینەکەی ناتوانم ناتوانێت ناوەڵی وەک مردووە لە بەردەستمان ناتوانم ئەبێ هەتیام ڕستان هەیە پەلێ زۆرمان هەیەەوە ڕست چاکمان هەیە دیقەتی شتێکم داوە ڕێزەکانی ئێوە بە بەرزیی بڕن وابزانام زۆر کورتەکەنەوە نازانم چییە بەقوێ ڕژیان بەسم مێوە ئەوەی ئەوە پێڵێن کۆڵزدەوەی لە بەرزی بێت لە بەرزەی برین بەی لە عزییا بێ پێڵێن پەرچ ئەو پەرچە ژایە و کۆڵز ژایە جەحاجی خاقی شتێک هەڵاگری ئەو خاکەکەی ئەو بەقوتە هەڵێرە وڵا خاکەین بەقوتە ترێتان چۆنە وڵای گەر ترێ ببێ لە کۆنا و نەشبێت نییەەوە تام ساکە قرتەی لێ برا یەگەش بۆ دەربانی نی ئەی باشە جگە لە مێو جگە لە ترێ چی ترتان هەیە هەنجیرمان هەیە هەنارمان هەیە خەیسیمان هەیە قۆخمان هەیە ژێزمان هەیە بە ژوێرەی حاڵ بەس ئەو زۆریە نییەکە وەک ژێزەکەمان بە زۆری نییە کەم سوورتی ئەی ئاوتان چۆنە وەڵا دوو ئاژێڕامان هەیە لە خوارز هەر لەم گوندەیە جگە لە کارێزا و شتی باش ئەبا بزانم جەنابەت دەنگ و باسی چۆنە شکر باشی تۆ لەگەڵ ڕەمەزانەکەی چۆنی بەردەوام خۆ ئەلحەمدولیلا نەخۆش وشتین نێتەوە ناوەڵا شکر عەلەمتیان نییە ئەلحەمدولیلا ئەی ئیشوکار بە ڕۆژ ئیشوکارێک شتێکتان هەیە بەڵێ ئاودان و شتمان هەیە چیتان کردووە چەند کندەوەمان هەیە لەو کانەخانی بەبەست وە بەراو و شتان هەیە بەڵێ چیتان کردووە وەڵام سالیسمان نەکردو بۆ وەڵا ئیسمان نەکردو آخر باش ئەی تەماتەیە خەیارێک ئەی شتێک تەماتەوشمان کردو هەموو تەرزە لێ ئاوێرانی کردووە هیچی بەسەریشەوە نەماوە ئەی قەی ناکەن جارشکە شەتڵی ناکەنەوە ناوەڵا چێ فریان ناکەوێت وەڵا فریاکەوێ بەسە لەمسا پسی بیشێڵی و دیبیکەوە بە دیێرا و ناکرێ وازی دیدنی ناکی ئاوە ئەی چ دەکەن تەماتی خۆماڵیتان نەبێ کوات دیداراکەن بۆچی خۆمان ئەزێری تەماتە دی هەرزان لێرای کردنی ئاوە ئارەوەڵا باشە ئیشەڵا خی گەورە خەرەبوو یەکاتەوە ئیشەڵا بە شتێکی تر ئیشەڵا ئیشەڵا ئەی لەگەڵ ڕەمەزانەتی چۆن زۆر باش گەنجە بێ بەورەتر بێت بەگە سەیری پیرەکانەکەی پیرەکان ماشڵەی قایمیانە وتی ئەو عیلاجیشم هەیە وازم لە عیلاجەکانە ناوە بە ڕۆژوو تاوان وایە هەرگەنجەکان بەورەترەکە ئەی تۆ چ دەکەی بە ڕۆژ مەشغوڵی چییە بێت هی مەشغوڵەکانی ترەگەر درێژەکان هەیە بە زمادێکین و نامە بەس هیچ ئیش و کارێکت نییە تۆ خوێنکارنی بەڵە خوێنکارم بۆخۆم لە چەندی وەڵا لە پەیمانگەم لە سلێمانی مەرحلە چەند مەرحلە دوو مەرحلە دوو لە چ بەشێک وەڵا لە بەشی ڕوپێنیم زۆر باشە مەساح ینی بەڵێ دەسەر کەوتوو سپاسەکەم ئەی هاوکاریەکی دایک و باوکت ناکەی لەوەی گەر ئیشێکیان هەبێ بەرهەڵا تەمان حیوانداری ئەگەر هەبێ نۆبە مەڕێک نۆبە شوانێ نۆبە گاگەلێک شتێکیان بۆکەی ئینشاءڵڵا ئەگەر هەبێ وەڵا تەمان ئەگەر هەبێ ئیتر بەبێ نۆرەگاگەل و شتاگەر تۆ هەت بێ بەڵێکی ینی هەتانەوە حیوانتان وەڵی کەمان هەیەنەوە هەمانە بەس کەم دێمە فەقون ئینشاءڵڵا سپاسەکەم فەقون
کاگەلەن چۆنی باش بخوا باش کاگەلەن بە ڕۆژوویت والله چەند ڕۆژوت گرتووە والله طبعا لبر امتحانان 5 ڕۆژ نەوردەیەکەم گرتووە ئافرین ئەوەی ترت گرتووە من حەزەکەم شتێکت بەرێ والله بزانی چی بۆ دەرەچێت ئەمە ئینشاڵا بۆ بەربانگ باشە والله ئەمە بۆ تۆ دەست قڕنی بەڵام تۆ چۆر لێرە دانیشە بە هاوڕێنجی ترت بێ باشە ئادێ وەرە بزانم تۆ ناوت چییە ماشەڵڵا پیاوێکی بۆ خۆت چۆنی چاکی تۆ ناوت چییە بیلە کاک بیلال لەگەڵ ڕەمەزاناتەکەی چۆنی وەڵا باشن شکر باشی پێویە ڕۆژانە هیچ ئیشەکەی هیچ وەڵای دوکانمانە دوکان پێ وڵات تۆ دوکانت هەبێ من نەبێت چیت بێ ئەگەر بۆی بۆ تۆ گونجاو بێ ئەمە باشە ئەی بینی ئەیبیری یا بابی گۆڕم بەشتێکی کرد ئەگەر حەزت لەوە نییە گۆڕم بەمە ئەی بینی باش ئەمە بابەت مشکلە باشە بەخۆ دەست خۆش ئەچ وەرە کاکە وەرە کاکە زانانی ئەم کاکێمان تۆ ناو چییە ئامانج کاکە ئەمانچ بەڵێ. تەوان بە ڕۆژی دەموچاو دیار بەڵێ الحەمدوللا هەموو ڕۆژەکانە گرتووە بەڵێ زۆر باش ڕۆژەکانی حەزت لە کامە بە تۆزە ئارەزوو خۆشتی لەگەڵا بێ من ئەمە عیبینی ئەوە عیبینە زۆر باشە ئافێت بێ شەڵا بۆ بەربانگ وەنیە بەڵێ. زۆر باش تۆ ناو چییە ڕاز کاک ڕەوەز چۆنی باش چاشی باش هەر خۆی دیارەکە بە ڕۆژی وەنیە باش کاک ڕەوەز تۆ حەزت لە چییە دەی ئەمە وەکو توورەکە وایە دەستی پیاکەی شتێکە بۆ دەرەچێت تۆ ناوچی بوو سەرهە کاکە سەرهەت چۆنیت باش خۆ باشی وەڵا باش زۆر باشی وەڵای عیبم نییە لەخوا بەزێ پارشە و سیری خواردووە ئارە باش ئافێت بێ چاکە کردووە بیخۆ خەیتەکە بیخۆ لەبەرەوەی باش شتێکی زۆر باشە بابزانی کاک ڕەوەز تۆ حەزت لە چییە وەڵای تۆ خۆ مەزبوطی لەگەڵ ڕەمەزانەکەی مشکی لێکرد نییە نەخ ناوی چیە باخ و شتان هەیە هیچ شتان هەیە کە بچن بەڵێ. بە ڕۆژانە ئیشی تیا بکەن بەڵێ حەجێژەکەی وەڵای کەم دەیبازان ئاودانەکەی. تۆ حەزت لە چی وەرە بەدڵی تۆ نانا خەر بە دڵی من وەڵاهی دڵی منیش و دڵی تۆش هەردوو چەند چاک وایە با ئەوە زۆر باش کێ ماوە ئەتا پیاوانە ماوە چۆن دەی فەرموو تۆ ناو چی بوو باکۆ باکۆ وەڵای ناوی بەقووەتە باکۆ یعنی چی شارێکە شار ناوی شارێکە بەڵێ. ئافری کاک باکۆ بەڵێ ئەی تۆ لەگەڵ ڕەمەزانەکە وەزت باشە باش باش کانی خان فێنیکە چۆنە باشە وەڵا خراپ نییە باش خراپ نییە کارەباتە مەزبوطە ناوەڵە بۆ دەی باش بزانین چی هەڵەگری تو دەی زۆر باش ئافێتی بێ ناوت بەخێر بەهمەن کاکە بەهمەن چۆنی وا باشن شکر باشی بەڵێ. کاکە بەهمەن زۆر باشە کاکە بەهمەن ئەگەر بم پرسیارە بکەم بەڕای تۆ ئێمە بۆچی ئەبێ بە ڕۆژوو بی ئەخە مانجێکی پیرۆزیە مانگێکی پیرۆز بەڵێ. جگەلەوەی کە مانجێکی پیرۆزە تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی با جوانە تاقیکردنەوە ئێ؟ لەسەر ئەوەی کە ئێمە ئەبێ خۆمان تاقیکەینەوە ئەبێ قەدری ئاوا بزانین ئەبێ قەدری ئەو نانە بزانین کە نان و ئاو دوو نیعمەتی گەورەی بەڵێ. خوایت بەڵێ. خی پەروەردگار لەم مانگایە لە ئێمەی گرتوونەوە بۆی هەست بکەین کاوانە نیعمەتی گەورن وانە بەڵێ وای ئێمە لە ماوەی نزیکە حەفە کاتژمێرە نان و ئەو ناخۆن وایە وای بۆی قەدری ئەو بزانین نان و ئاوکەش دەست خۆش بابزانین چی تۆ چی هەڵەگرن هەرچێک نا هەڵگرە بە ئارەزوی خۆ بە ئارەزوی خۆ باش چێ ماوە وەرە ئەمان پیاوە ماوە کوڕی خۆست ناو چی بوو هەریات هەریات ینی تۆ هەمیشە لە یادمانی باشە زۆر باشە تۆ چی دەوێ زۆر باشە ئێستا تەواو مامشتمان وەرگتووە زۆر باشە ئەگەر لێتان بپرسم بڵێم بۆ بینەرەکانی ئێمە چیتان هەیە ئەنەوێ بە بینەران بڵێم چی ئێ ڕزسڵامان بۆ کەناڵی پێیان ئێ ئافرین هەروەکو خۆدا نەزان چەند گوندی کە گەڕاون ئێ هیوادارم ئەو گوندانەکەش هەروە هەمیشە ڕێزدار و ڕێزیان لێگرتی بن مەمنون سپاس قسەیکی جوانە ینی تۆتەوێ ئەوکو شوێنانی کاچین ئێمە وەکو کەناڵەکەمان ڕێزمان لێ بگرن هەستێکی جوانە هەستێکی جوانە بڕای تۆ ئێمە بەچی پێشەکەوین
والله پێشکەوتن لە ڕووی پێشکەوتنەوە بسە بەکاری جوان بستنە هەر گوندێک و ئاوەدانەکەنەوە سوپاس دەکەین سوپاس بۆ تۆ چێ قسەیەکی تری هەیە فەرموو دەستخۆشی لە کەناڵەکەتان نەکەم بە خێراتنی و کارمەندەکانەکەم دەستمتان خۆش بێ هەستا کەوتو بووین سوپاسان دەکەین سوپاسان دەکەین ئێستایەوە منە ناسن بزانم چیە زانم من ناوم چییە نازانم من ناوم پێوەند عومەرە سوپاسان ئەنجا من ئەمەوێ ڕیکلامێکیش بۆ خۆم بکەم بەس با بینەران جوان لێنە بێ باشە ئەگەر من خۆم کاندید کەم چییە لێرە دەنگم پێدا دە سەڵ بڕێ بزانم چەند دەنگەیەنە 1 و 2 3 و 4 و 5 و 6 و باشە 6 دەنگەیەنم من ئەمەوێ لەوە بپرسم کە دەنگم پێنایە بزانم بۆ دەنگم پێناییت تۆ وای هەموو حیزبەکانمان دیوە هەرمی بێلایەن ئەو حیزبەکان باشیان نەگرتووە هیچیان سەریان نەگرتووە قسەکانیان سەریان نەگرتووە بەڵێ یانی ئەو قسانەی کە کردویانە سەری نەگرتووە بۆیە منش دەنگ نایەنم ینی دەنگم پێنایی یعنی منش هەروەکو ئەوانە منش هەروەکو ئەوانە بم ینی بە بڕوای تۆ دیار نییە لەوەی باشتر بی لەگەڵەوە ئەی بۆ دەنگم پێنایی دەست خۆش دەست خۆش تۆ بەو تەمەنەوە ئەزانی کە ڕخنەیەکت گرتووە کە حیزبەکان وەکو پێویست نین ئەی لێرەوە گەر ئێچە قسەیەکی هەبێ بۆ حیزبەکان ئافرین وڵای داوان یەکەم زروفی کوردستان چاک بکەن ئەو میلەتە برسیە تینوە هەژار وای ئافرین چاوێک لە هەژاران فەقیرەکان بدەوانێ و هیوادارم لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆبنەوەوان ئەم زروفەی کوردستان چاک بکەن یعنی تۆ پێت خۆشە حیزبەکانی ئێمە بڕۆن لەگەڵ بەغا ڕێکەون بەڵێ بۆ بەدەستێنانەوەی مافەکان بەخوا قسەی بەقووەتەکەوە ئەی چه قسەیەکی تری هەیە تۆ چ خوازگەیەک بۆ حیزبەکانە وڵای هیوادارم ئەم کوردستانە باشکەن خۆی ئەڵێ ئەگەرویست کەسێک بخافلێنی ئاوی لێ ببڕە کارەبای مەدەریا معاشی مەدەرێ ئەوانە ئێمە بخافلێنن بۆخۆمان خافلێنێ بەڵێ چێ ئەوە دەیوێت بمان خافلێنێ لا حکوومەتە ئەممان خافلێن حکوومەتەکەی خۆمانەڵێ بەڵێ حکوومەتەکەی خۆمان خافلێنە بچێ پارەکان خۆی بەرە بەخۆی بانک ئەچێ پارە لێرە دزێسە لە بانکەکانی دەرەوە پارەکان دانێ ئەخڕشتی وا بووە دەی ئەمە قسەی زۆر پێ قسەی جوانیشەکە حەقا لەوە خراپترمان بەسەراگە بۆ چونکە زەلام زارێکە دروی کرد زارێشکە کردیەوە سەری سێمی ناوێت بڕای پێ بکەی بەڵام ئەم میلەتە ئێمە هەستان بە تاقیکردن هەمیسان حیزبە کۆنەکان ئەم حیزبی تازەتریان ڕۆژوارە بۆ تاقیکردنەوە ئاوا با بزانام ساڵشتی لێ دێتەوە هیوادارم باشتر باشە تۆ وەڵایی خۆ بە قورئان ئەوەش قسەیەکە ئەوەش قسەیەکە یانی تۆ بۆ ئینتیخاباتی داهاتوو چاوەڕێی چیەکەی وەڵای چاوەڕێ واکەم ئینشەڵا باشتر بێ باشتر بێ زۆر باشە خەتای خۆمانە بۆچی خەتای خۆمانە خەتای خۆمانە وەکو ئەوان ئێمە بووین بە قادرمەیەک ئەوان بەسەرمانە سەرکردن و بگەنە لووتکە خەتای خۆمانە ئێمە بۆ دەنگیان پێ جا تۆ لە باوەڕێیان ئەوان گەشت بنە لووتکە ئارێ وەڵای لووتکەی چی لووتکەی زوڵم لووتکەی دەوڵەمەندی چی لووتکەی زوڵم خۆدا ئەڵکۆ دەوڵەمەندی فەقیر بێ هەر بۆ لە قەبرەکەی ئەی ئەوان بیر لە تۆ لەو باوەڕێ ئەوان بیر لە قەبر بکەنەوە بەس بیر لە پارەکەنەوە پارە چییە کە بردی پارە نابێ ژێر عەرزەوە تۆ هەوڵێ ئەم قسە جوانانە ئەم قسە باشانە بە هاوڕێکانیشت بڵێ ینی ڕۆژانە بەیەکەوە قسە بکەن و ئەم قسە باشانە خاڕەکان کوڕی چاکن بەڵێ دەستخۆشیشان یەکەم و ئینشەڵا هەر بێکەوە دێ زۆر باش ینی ئەوە شتێکی باشمان دەستکەوت ینی ئەوە قسەی زۆر باش بوو قسەی زۆر باش چ قسەیەکی ترتان ماوە کاتانەوە لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە بگات با من لە خزمەتانە بم ئاخر دوای بڕۆم گلەیم لێ ناکەن ئەی بیرتان ناچێتەوە کە من کاندیدیەوەم زۆر باشە دەستان خۆش هەر لە شوێنی خۆتان دانیشن دەست خۆش زۆر سپاس زۆر سپاس
باشی حەز چۆنە چاشی ئەمە چییە ئەمە تازە داهاتوونەمانە بەڵێ ئەمە چی پێڵێن جیازی جیا و جۆ و دەڵ و دانا پێ درینە وەڵا ئایتخوا بە هەر ببینڕێ ئەوها ئەمە ناشی وەرێنێ ناوەڵا نایوەرێنێت ئەتوانی لە بن لەسەر لێ دێ بەدڵی خۆت نایوەرێنێت هیچ گوڵ ئەو بۆ بەردووشت خراپ نییە بەرە وەڵا ئەگەر لە دەمەکەی ئەڕواگە زۆر لەبەر بەڵێ ئەوە تیژەکرێتەوە یا هەر وەڵی هاب دەمی بۆ گۆردرێت تیژ ناکرێت و ناوەڵا ینی دەمەکانی بەجیا هەیە وڵا دەمی هەیە بڕێ دەمێک بە چەنە وڵی دەم هەیە تا دەم کەوتووە دەمەکەی گەورەتر بە 30,000 شەیە بەڵێ دەمێکیەوە بە ئەمە بە بەراورد بە داس بەو شتانە ئەتوانی بڵێن بەقەدەر چەند کەس ئەمە لەانەیە بەقەدەر 3 کەس دەتوانێت ئیشکات بەقەدەر بەڵێ ینی ئەگەر لە بەیانەوە تا ئێوارە ئیشکە بەقەدەر 3 کەس ئیشی بەڵێ بەقەدەر 3 کەس ئیشی کردووە ئێستا لە بەیانیەوە ئەوە هەمی کراوە ماشاءالله ئەبێ ئەیچێک بۆت کۆکاتەوە بەڵێ لە دوا ئەو براکانم لە کۆیەکانەوە زۆر باشە ئەی ئەمە بە چی ئیشەکە بە بانزین و بانزین ئەتوانێت تۆزە ڕۆنی تێکە لەبەر کاسکێتەکەی بۆی کاسکێتەکەی نەسووتێت تۆزە ڕۆنی تێکەی لەگەڵ بە مازیگای تێکەڵایەکە عیبی نییە زۆر باشە ئایتخوا تۆ ئێدێکمان ببوو دوورە بزانین ئەبینم لە باتی ئەوەی کە ئاوا ڕێک لێبەی بەربەلا لێ ئەوەی لەبەر ئەوەی جوۆیەکە بێ پاڵدا بەملاوە لە ڕێک بێتەوە ینی ماڵۆکان بەڵێ لەبەر ماڵۆکان نابێت ئەوە لێ بۆی بەردا بێتەوە بێتە ماڵۆکان کۆ بێتەوە لەش ساق بێ بەمان بەڕێزی ئەی ڕەمەزانێتەکە چۆنی باشی الحەمدولله زۆر سپاس دەکەین زۆر سپاسی جەناب دەکەین تەواو جلی دروێنە لە بەرە ئەی لەکەیەوە ئیشەکەیت وڵا لە بەیانەوە بە سعات دوو هاتوینەوە سایان زە ڕۆیشتنەوە سعات دوو هاتوینەوە ئەی قورس نێ بۆ ڕەزمەزانێتەکەی بەرە وڵاوە نەژیان بەرە وڵات چی بکەین ژیان ئەو هاتویست ئەی دێ مەجبوریشینی ئەرە وڵا سن هەیە و دەرمان ئەوە تا حکومەت هیچ مەهاوکاریمان ئە بابزانم ئەم تۆ بەداست ئیشەکەی جاخر بەداست قورسە وڵا قورسیشەوە بەسەرە بن بەوەی زانم وڵا خۆ داستەکەشت خراپ نییە تۆزێک تیژە تۆزێک تیژە بێت تیژی کە زیاد بۆ زیاد تیژی کەیت ئەمە تۆ دروێنەی پێەکەی بەڵێ ئەرەوەڵا بەدەست دەیکەم ئەو مەچینێم باشە بەدەست قورس نییە بەرە وڵا قورسە بەس چی بکەین ناڕەحەتی ژیانەکە وایە ئەم داسە دەبێت بیسوود وانە بەڵێ ئەرەوەڵا بە هەستان بیسوود ئەی کارتیخی ناوێ کارتیخی شێوێ بەس من هەستانم پێ ڕۆن بەڕۆن سەوریەکەم و هەستان پیادێنم تیژێکم باشە ئەمە بێت چۆن پێ بودری ئانی ئاوها هینەکە ئاگری بەم شێوەیە ئەجا ئاوها ئاو بەم شێوەیە ینی ئەمە ئاوها هەیە ئەڵێ ئەیوەنم ئەیوەنی من نایزانم ئەوە قەدیمەکان نایزانم خواژونە ئێمە نایزانین نەوەڵە نەوەڵە تۆ فەرمو بابزانم درێنەکەی جەناب چۆنە بەس هەستەکەم تۆ وەکو جیای دووری وەکو جیا ناوەرێ ئەو بارانەی کە باریوە زەرەدی لێداوە ئارەوەڵا تۆزە بنەکەی ڕژیارە جاوگزەکەی ئەرەوەڵا بەس بۆ جوەکشە نەخچێشەی نییە بۆ جوەکە چێشەی جاوشمان هەست دوورەوە هەموو زەرەرمان لێ کەوتووە ئەرەوەڵا ماڵات نایخوا زەحمەت ئارەوەڵا ها ئەو پیشانەمان هەموو بەس تۆ پێم بڵێ ئەم جوێ بۆ وەختی خۆی دەرمانی بژارتان نەکردووە چی؟ وەڵی بۆمان نەکران نەخۆشمان زۆر بژاری زۆر بەڵێ بەڵێ ئەرەوە حکومەت هاوکاریمان ناکاو ئێمەش بەخا توانامان نیە و هەروەنەمان لە دەسەڵاتدا هەیە نە دەرمانمانە تاتەوە تەسن وەرە پیشانتان دەم ئەوەی سن هەیە هەرە وەڵا سن هەیە
ئەوە نەسنگ پێوەیە نە هاوکاریمانەکە نە تۆمانەداتێن نە هاوکاریمانەکەەوە من چی خەڵکیشەوە کە وشک بوو کەی کە نەگەڵیشەکە وشک بوو بەڵێ ئەمە کە وشک بوو دوای کەی نەگەڵیشە و دوای بە کاکوتی کوتی ینی جاران شتێکە بوو کانگر بە گەڵیشە دوای وشکە بوو ئاکرد کێشانە کرد بەڵێ بەڵ ئەوە شانەکرد بۆ سەر خەرمان دوای ئاخر گەڵیشەکە و کە وشک بوو بەڵە گەڵیشەیەکەی ئەوە ئافرەز بەدەستا خەرمان وشت نەماوە وڵا خەرمان نەماوە سەلا کەیفل لێ لە کوێ حاضر بوو دایەنێتەوە خەرمان نەماوە ئەو چی پێڵەنە و کە کاکوتەکە ئەوەی کە بێ خەرماشێک خەرماشەیە کاکوتە هەوە باشەوە ئەوانەیە بەڵێ ئەوە ئیشەکەی ئاسان کردو ئارەوەڵاوەڵا جیاکاتەوانێ دانەکەی جوان جیاکاتەوە بەخوا هەیە بەعزە مەچینەیەک باش شارەوەڵا بەعزێکیش باش هیچی دەیگرێت نەوەڵا بەس هەندێکی باش و هەندێکی باش نییە ئەوە بەعزە مەچینەیە کاکوتەکە تۆ بچێ بە نیوەیەکەی ئارەوەڵا بەهینە نیوەی نییە بەس حوتێکە نام شەژێکە وایە ئارەوەڵا لەش ساغ بە قوربانم بەخێر بێم سەر چاو ئەمە ئەمە جۆیە ئێستا ئەمە بەدەست منەوەیە لە ئەرزێکا کراوە کە پێک درێن پشتاوە یاخود پێڵێن ئەرزی دێم لەم ئەرزە دێمانە یا جۆکرێ یا گەنمەکرێ یا نۆگەکرێ یا نیسکەکرێ یا شتانی کە بە دێمی ئەبن ینی بە باران بە ئاوی باران کافیە بۆیان بەوا ناکرێت ئەمە ئێستا ئەم زەوێدا چەند ڕاوەختی خۆی بەگەن مەسا درواوەتەوە ئێستامەی کە لێ ماوەتەوە پێ گوترێ پەرێز کوردەواری قسەیکی جوانیان نەڵێ لە بزانین پەرێزت پاکە پەرێز پاشی لە چیەوە هاتووە لەوەیەوە کە ئایا ئەو گەنمێک کە ئەیدوریتەوە یاخود ئەو جۆی کە ئەیدوریتەوە ئایا تۆ ئەتوانی بە پاچی بەڕێکی گوڵ زۆر ناوەرێنی یاخود بە شێوەیەکی پیس شوێنەکە بەجێ نایەڵی بە دوای خۆتا بەڵکو هەموو شتەکان بەڕێک و پێچەکەی مەڵۆکانت بە ئەمەسان مەڵۆیانە باش نەکراون مەڵۆی پەرێزی پاگەوەیە کە بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک دانرێ دوایەوەی کە ئەوە بەو شێوێ دانرێ کرێت بە مەڵۆ چاوەڕێکرێت چەند ڕۆژێک تا ئەندازەی گوشکە بێتەوە دوای کرێت بە گەڵیشە ئیتر وردەوردە ئێستا مەچینە پیا بۆکو دەگوترێ کارەکەی ئاسان کردووە بەم شێوێ بە سێلچێک ئەیکەنە ناوی لەلایەکەوە دانێوەڵەکە دەرێنێ و لەلایەکی شەوە کایەکە ئێستا ئەمە پەرێزە سلام علیکم چۆنی داژیان باشی سەعات چۆن چاچی دەنگ و باست باش چاچی سەعات چۆنە باشی خوا لێ ڕازی بێخوا تۆ چۆنی بە قوربانە بم باشی محەممەد جان شتێکی بۆ بێنە دێ بە قوربانە بم دەبڕۆ دێ حاجی ژن لەگەڵ ڕەمەزانەتێکی چۆنی باشم شکر باشی وەسەت شکر باشە خۆشیرەتی داومێ ڕەمەزانەتی قەدیم ئێستا خۆشترە بەیانی قەدیم قەدیم بەنان و تەماتۆ بەنان و دۆشاوی گرتومانە لە ئێستا چاتر گیراوە بە دۆ و بە کەرە و وەڵا بەنان و کەرێ و بەنان و دۆ و بە چێنە و بە برنج و بە شۆربا و بە هەموو شتێک ئەی بۆی ئێستا ناڕازین هەرڵەن خواردنی باش نییە و نازانەوە ناشکرن دوو لە ڕووی تۆ بەخوا ڕەنگە ناشکر بن ئەگە نازرۆ کەی لەمە خۆشتر بووە هەموو ڕۆژە ماڵی وا هەیە گۆشتی هەیە هەموو ئێواران گۆشت دەبێ پێی ناخوری حاجی تۆ ئەوەم پێ بڵێ وەختی خۆی بۆ ئاوی سار چیتان نەکرد چۆن ئاوی ساردان پێ سارکردنەمان هەبوو ڕۆڵە مەشکەمان هەبوو هەڵمان ئاوەستی دۆی سار دەبوو کە ئەوەش نەما ئەی تورەکە دۆتان هەبوو تورەکە دۆمان هەبوومان بەدارێکمانە کرد بۆ خۆمان دەستکەنەی نچکمانە کرد دروێنەمانە کرد ڕۆڵە ئەی چی ئەمرێکی بە کوێرەوەری بڵا خوا لەگەڵمان بکەرم بۆی شەو بەخوا خەڵکی ئەو کاتەش دڵی باشتر بەخوا ساختریش بووی لە ئێستا دڵیشان باش بوو ئەوەتە ڕوماتیزمەمە ئەوەتە دەستمە ئاوسێ قاتمە ئاوسێ
ئێستا لە خوا بەرزیابیەوە هەر کۆڵ نادەم ڕەمەزانەکەی هەرەگرم ئەی تۆ پێم بڵێ تۆ هێنت کردووە دەستکەنەی نۆک و ئارە وەڵڵا یەک پەرە نسێگڕێنینەوە و یەک پەرەم بە تەنێ ڕنیوەتەوە ئەوەم دەستە بچکۆلان بەخوا یاخوا لە بری گوناحمی ئامین یا ڕەبی بۆم بەخێر نووسرا ئامین یا ڕەبی ئەو ماڵاتە ئەو گای جووتی پێکراوە من کردنم ڕنیوەتەوە و کابرای ساحەبی بۆی جووتی پێکردەوە غەدری لێ کردەوە و تێری کردووە وەڵا ڕاستە خراپە ئەوە وەختی خۆی کزنیانە کرد بۆ گاوەنێ گای بوو بە قوربان نیستیش بۆ خۆمان نۆچش بۆ خۆمان خەڵکی ئەو کاتە هەم ماڵاتەکەشی خۆشەویست نیستی بۆ خۆیە کرد و کزنیشی بۆ ئەوە کرد لە بیرم چوو بێتەوە کوڕە گەورەکەم پێویست ناکات سەرتان بێشێنم بەس قەیناکا لە بیرم چوو بێتەوە جۆی وشکم داوەتێ و تومە گوناحە ئەوە ڕستقی لەسەر منە ئەوە ئەرکێکی خۆمە لەسەر شانمە دەبێت لە بیرم بچێتەوە جۆی وشکم داوەتێ حاجیشمانەیوت بە خواریخەکەی دیار بۆ بەسە ناسیوێتیەوە ئەوە تۆ ئەم شۆکردن نەداوە دوێنێ بەگایەکەی جۆی تیا بۆ دمجا چییە مهمەوە بریسی نەبێت دەستەکان بەخێرن تۆ چاوم لێ بوو تۆزە تووڕە بووی وتم ئەگەر گۆچانەکە تووڕەبوومەوە بابێتی وتم ئەگەر گۆچانەکە ئەوە شوێنی قەیناکە لە پشتی منی دە لەوی مەدە لێگەڕ گەورەمی حەدیەوەم نییە کوڕە دوعای بۆتانەکەم ئاخر خێر بن و ئەی وەسێتت بۆ ئێمە چییە وەسێتت بۆ ئێمە باش بین ئامۆژگاریەکی ساڵح بن و ڕوو لە خێر بن و نوێژکەر بن و خوا لێتانی وەرگێ ئامین خوا لێمان ڕازی بێ ئامین یا ڕەبی حاجی ژیان خوا لێ ڕازی بێ کاک حاجی خەڵکی کانیخان بە چۆ مەشغوڵن وێ بەرخم هەر بە خەریکە و شتر تەماتۆشت و زەرعات و ئەوان باخداریان باشە باشە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیانەوە ئینشاءڵڵا ئەو شتانەی کە لەسەر ڕێگاکە دانرێ زۆر جار لەسەر جادەکە بینین میوەهات دانرێ ئەم میوەهاتەی خۆیانە کانیخانە کانیخانە ئەی تەماتەوشت بەشەکات بەشی مەبەست بەشی خۆشیان و بۆ فرۆشتنی زۆر باشە حاجی جان خوای گەورە لەش ساکە و مامۆستاکەم سەلام عەلەیکم ئەسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خوای گەورە مەوفەقتان کە ئینشاءڵڵا ئێمە ئەمڕۆ هاتووین ئەم ئێوارانی ڕەمەزانەمان هێناوەتە گوندی کانیخان جەنابیش مامۆستای گوندی کانیخانی بەڵێ زۆر بەخێر بابزانی لە هینەوە لە بەر و مزگەوتەوە دەست پێ بکەین مزگەوتی کانیخان مزگەوتیان چۆنە هاتوچۆی هەمووشۆی جەماعەتیان چۆنە گەرم گوڕێ عیبادەتیان چۆنە تۆ لەو بارەیەوە چێڵی سەرتا زۆر بەخێر بێن یاخوا بەخێراتنی کەناڵەکەتانەکەین سپاس خۆشتان لێکەین بۆ بەرنامە جوانەکە هەموو ئێوارانێک ئاوالادەکان بەسەرەکەنەوە بن بە میوانی ماڵەکان بە حەقەت ئەم لادەی ئێمە کانیخان دەخوا بەزیابێ وەکو زۆرێک لە شوێنەکانی تر کە میلەتەکەی ئەلحەمدوللا موسڵمانە کە ڕەمەزان یەکێکە لە شەعائیرە پیرۆزەکانی ئەم ئیسلامە ئەلحەمدوللا ئەم خەڵکە ئەم شەعائیرە پیرۆزە بەرز ڕائەگرێ لە مانجی پیرۆزی ڕەمەزانە خەڵکەکە بە گروتینێکی زیاتر بە شەوق و زەوفێکی زیاتر ڕوئەکە نەمزگەوت لەخوا بەزیابێ ینی سیمای ڕەمەزان بە خەڵکەکەەوە دیارە سیمای موسڵمانەتی بە خەڵکەکەەوە دیارە دەستیان گرتووە بەدینەوە لەخوا بەزیابێ مزگەوتەکەمان ئەلحەمدوللا حتا بڵی ئاوەدانە لە ڕەمەزانە هەموو جەماعەتەکان گەرم و گوڕێکی زۆریان پێوەیە باشە مامۆستالاندێک لە گوندەکان ئافرەتانیژە چن بۆ نوێژی تەراویح ئێوە شوێنی ئافرەتانتانەیە بەڵێ لە دوای مزگەوتەوە شوێنێکمان بۆ کردوونەتەوە ئەلحەمدوللا ڕێژەیان زۆری شەکە دێن بە گەرم و گوڕیەکی زیادیشەوە هاتن لە مزگەوتەکەیەوە جگە لە چینی گەنج ئەوە هێندێک لە مناڵ و مێرمەنداڵیشم بینیوە ئەوان ینی ئەوانش خۆم خۆدەزانی جیلی داهاتووی کۆمەڵگای ئێمن ینی گەرم و گوڕی ئەوان چۆنە هاتوو چوونی ئەوان چۆنە شێوەی تربێتکردنی ئەوان چۆنە ئێمە هەموو ڕەمەزانێک بۆ هەم ڕەمەزان و هەم دوای ڕەمەزانیش
دەورێشیان بۆکەینەوە دەورەی قورئان خوێندن لەخوا بەزیابێ بە گروتینێکی زۆرەوە هاتوون بەردەوامیشن لەسەری ئەلحەمدوللا ئیتر مناڵەکان وەگەڵی لە گەورەکان زیاتر شەوق و زەوقیان هەبێ ڕەنگە چونکم ئەمان چونکم سەرەتایانە حەزەکەن بێنە ناو گەورەکانەوە لە ڕەمەزان ئەم دەرفەتەیان زیاترە کە قەرەباڵەخی لە مزگەوتە ئەبینن زۆر جار ئێمەکە لە مزگەوتانە دوای عەسر دا ئەنیشن ئەوانی شتێکەڵاوی مەجلیسەکانی ئێمە ئەکەن بۆیە لەخوا بەزیا بێزێ حتا حدێک چاوکراون مامۆستا گوترێ مامۆسای ئاینی زۆر ئاگاداری بڵێن ژیانی خەڵکی لادێکانە ینی لە شین و شایانە بەشدارە تا چەند خەڵکی ئەم ئاوایی ئێوە ینی لە ڕوانگەی هەژاریەوە خەڵکی هەژار و ئەوانەی تر چووکە سەیرەکەی ینی حیوانداریان بەو شوەیە نییە بەغداریان مەسەلەن زۆر نییە خەڵکەکەی چۆن ئەژین لەسەر چی ئەژین و تا چەند هەژاری لە گوندەکەیە ینی سیمای دیارە لەخوا بەسیابێ بەعامی خەڵکەکە ئەلحەمدوللا ئەوەی ئێمە ئاگادار بین بە ڕێژەیەکی باش زۆر باش ینی لە ڕووی هەژاریەوە ئەلحەمدوللا زۆر باشن بەڵام وەکو سیمای لادێ سیمای لادیان هەر پێوە دیارە هەتا حدێک عرفی لادێ لە پەروەردەکردنی مەڕ و ماڵات و باخ و باختاری و زراعەت ئەویان هەر یاداماوە بەڵام سەرچاوی بژێوی لادێکە لە ئێستا ڕەنگە بڵین موچەیە زۆربەی هەرە زۆری خەڵکەکە لەم لادێکەت و ئەیبینی موچە خۆرن مامۆستا خەڵکی لادێ عادەتەن وەکو وتمان هەتا مەشاکلەکانیشی ئەواتەوە لای مامۆستای ئاینی پێ خۆشە ینی شەرع دایمە لە مەسەلەکانە قسە بکە تا چەند ئێوە گرفتی کۆمەڵایەتی دێتەوە لای تۆ یا مەسەلەن گرفتی کۆمەڵایەتی هەیە یا مەسەلەن ئەگەر ئێوە لەگەڵ پیاوە بەتەمەنەکانە تا چەند ئەو گرفتانە توانن چارەسەرکەن تر من ئەم ڕەمەزانامە چوارەم ڕەمەزانە لە خزمەت ئەم لادەیەم بڵێ دوای ڕەمەزانی شەر لەگەڵ یان ئیمام خەتیبی ئەم لادێم لەخوا بەزیابێ ئەم تەواوی ئەو 4 ساڵە هەتاوەکو ئێستا عادزێک نەبووە لە نێوانیانە چووکم بۆ خۆیان ینی کێشەیەکی وا دروست نەبووکەوە ئێمە پێویست کە تەداخولکەین هەمویان دۆست و ناسیاوی یەکن هەمویان خزمی زۆر نزیکی یەکن جا بۆ هۆیەوە کەم عادزی هەبوو عادزیەکی هەبوو بێ ساردیەک هەبوو بێ هەر لە نێوان خۆیان نەتەبایی بۆ خۆیان چاچیان کردووە بەڵام بۆ بابەتەکانی تری کۆمەڵایەتی ئێمە ژنمارەکردنە ئێمە لەگەڵیان بووینە بۆ بابەتی پرسە و بابەتەکانی تری کۆمەڵاتی گەرم و گوڕن ینی پەیوەندی کۆمەڵاتی لەناو ئەم لادەیە زۆر تۆخە لەخوا بەزیابێرەوە وڵاوی ئێمە مامان بێ داواکەین ئەم ڕەمەزانە ئینشاءڵڵا بێتە دوا ڕەمەزانێک کە بەسەر ئەم میلەتەیە بە ناخۆشی بڕبەڕێ بکرێ ئینشاءڵڵا خۆی گەورە لەم ڕەمەزانەیە دەروی خێر لەسەر ئەم میلەتە ئەکاتەوە ئەو ناخۆشی و ناڕەحەتی و ئەم قەیرانەی بەرۆکی ئەم میلەتەی گرتووە ئەم ڕەمەزانە ببێتە دەرگایەک لەسەر ئەم میلەتە دەرگای خێر بێ بکرێتەوە ئەم ناخۆشی و ناڕەحەتیە لەسەر ئەم میلەتە نەمێن چکو میلەتی ئێمە میلەتێکین لە خۆی گەورە بەزیاد بێ موسڵمانی و خاوەنی دینێکین کە دینەکەی خۆمان خۆش ئەوێ لە پێناو دینەکەمان خەڵکێک هەیە ئامادەی قوربانی بدا دڵسۆزون بۆ دینەکەی خۆمان ئەچیتە هەر لادێک ماشاءالله مزگەوتی تایە مزگەوت وەکو ماڵێکی سەرەکی لە لادێکانە خەڵک خزمەتی ئەکا ئێمە لەم لادەین ئەوەی بایەخ بە مزگەوتە ئەدرێ بایەخ بە ماڵەکانی خۆیان نادەن ئەوەی ئێحتیمام بە مزگەوتە ئەدەن ئێحتیمام بە ماڵەکانی خۆیان نادەن بۆیە ئەوەی لە کۆتاییە ئێمە مەبەستمان بێ داواکەین هەر ئەومان لە دەستێ داواکەین ئەم ڕەمەزانە بێتە ڕەمەزانێک دوا ڕەمەزان بێ بە ناخۆشی بەسەر ئەم میلەتە بڕوا دەروی خێر لەسەر ئەم میلەتە بکرێتەوە ئینشاءالله بەخێر بێنین ئێرە نزیکی ئەشکەوتەکەی جاسەنەیە ئەشکەوتی جاسەنە لە ئەدەبیاتی ئێمەیە واتە لە بواری مێژووی و بواری ڕۆژنامەنووسیە شوێنێکی زۆر زۆر بەناوبانگە مێژوویەکی دێرینی هەیە لە بواری ڕۆژنامەگەری ئێمەیە بە تایبەتی ئەگەر گەڕێتەوە بۆ سەردەمی شێ مەحموود و بۆ ئەو بڵاوکراوانەی کە وەختی خۆی لێرە بڵاو بۆتەوە ئێستاش بۆ بە شوێنێکی ڕەمزیە واتە بۆ بە شوێنێکی سەرمایی ڕەمزی بواری ڕۆژنامەنووسی ئەم شوێناکەوێتە
پشتی کانی خان لە وەختی خۆیان دێک بووە لە نزیکی ئەم شوێنە پیان وتوە جاسەنە وەختی خۆی کە گوازراوەتەوە خودکە وێران کراوە کە بەعز بردوێتی بۆ ئۆردوگاکان و وێرانی کردووە دوایی کە هاتوون جارێککە بنیاتیان ناوەتەوە لە خوارەوە بنیادیان ناوەتەوە ئێستا کانیخان بە تێکەڵی هەم خەڵکی جاسەنەوە هەم خەڵکی ڕەنگە شوێنی تریشی پێوە نیشتی بێ لەبەرەوەی کەوێ سەرڕێگایە بۆیە ئێستا ئەم شوێنە کەوێتە پشتی کانیخان و یەکێکە لەم شوێنە گرنگانە بۆیە کە هاتی بۆ کانیخان پێویستە ئەشکەوتی جاسەنش ببینی خەڵکی جاسەنەی قەدیم و ئێستا کە پێگوترێت کانیخان باز لەواکەن کە وەختی خۆی دەیەکەیان چەند جارێک لەسەر ئەمەشکەوتە سووتێنراوە چونکە ئەمە لە مێژووی خەباتی ئێمە لە مێژووی ڕاپەڕینەکانی ئێمە لە مێژووی شۆڕجێڕی ئێمە ئەمە هەموو شوێنێکی قایم بووە و هەمیشە شوێنێک بووە کە پێشمەرگەی لێ نەبراوە هەر لە سەردەمی شێخ مەحموودەوە لەبەرەوە زۆر جار گوندەکەش بەهۆی شوێنە گرنگەکەەوە و بەهۆی ئەم شوێنەوە کە شوێنێک بۆ هەمیشە پشتیوانی شۆڕش بووە و پێشمەرگەی لێ نەبراوە بۆ بە مای ئەوەی کە زۆر جار دەیەکەشی پێوە سووتێنراوە. ئێرە کۆتایی ئەشکەوتی جاسەنەیە ئەشکەوتی جاسەنە یەکێکە لە ئەشکەوتە گرنگەکانی بواری مێژووی ئێمە و لە مێژووی خەباتی ئێمە مێژوێکی دێرینی هەیە و مێژوێکی بەهێزی هەیە ئەم ئەشکەوتە هەر شوێنی حەشاردانی خەباتجێڕی کورد پێشمەرگەی کورد نەبووە بەڵکو لە سەردەمی شێخ مەحموودەوە تاکو دێتەوە بۆ سەردەمان نوێەکانیش هەمیشە شوێنێکی گرنگ بووەوە ئەم ئەشکەوتایەکێکە لەو ئەشکەوتانێکە خزمەتێکی گەورەی بواری ڕۆژنامەنووسی ئێمەی کردو لە باشووری کوردستان و یەکێک بۆ لەو شوێنانەی کە چاپخانەی تیا بۆ لێرە و ینی با بڵێن مێژوێکی دێرینی بواری ڕۆژنامەنووسی ئێمە لەم ئەشکەوتەوە دەست پێەکە کە دوای درێژ دەبێتەوە دێ بۆ سەردەمە نوێەکان بۆیە ئەشکەوتی جاسەنە یەکێکە لە ئەشکەوتە زۆر دێروین و گرنگەکان هەرچەنە بەداخەوە ینی هیچ شتێکی پێوە دیار نییە کە بگوترێ ئەمە نۆژەن کراوەتەوە یاخود وای لێکراوە کە وەکو سمبولێک بهێڵرێتەوە و بە شێوەیەک لە شێوەکان وا بێکە هاتی بۆ ناو ئەشکەوتەکە کە هەستێک لێرەیە شتێکی گرنگ هەبووە یعنی دەکرا هەر ئەو چاپخانە کۆنەی کە وەختی خۆی بەکارهێنراوە ئەگەر دەست بخرایەوە باتە بە شێوەیەک لە شێوەکان باتە بهێنرایەوە لێرە دابنرایە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە دێن سەردانی ئێراکەن بزانن کە ئێرە یەکێکە لە شوێنە گرنگەکانی کوردستان یەکێکە لە سمبولە بەهێزەکانی بواری مێژووی ئێمە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100% سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین ئەی و دی و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەزەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان.
الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم کاک حاجی زرار کوردەواری لە هەر شوێنێک سێ ماڵی لێ بوو بێ ئەوە مزگەوتیشان هەبووە مەلای خۆیان هەبووە ینی غافڵ نەبوون لە عیبادەتی خۆیان لە تاعاتی خۆیان ینی کورد گەلێکی خواناسە با بزانین لە گوندی کانی خان جاسەنەی کۆن ئەمە بەس مۆیە جاسەنەی کۆن و کانیخانی ئێستا لە قەدیمەوە چۆن تەعاملتان لەگەڵ مزگەوت کردووە چۆن مەلاتان هەبووە مەلای خۆتان هەبووە لە ملاولا مەلاتان بۆ هاتووە ئەلە معلوماتە گەر لاتە ئەو دی ئێمە بگرە لە 1950 دی بووە ئەنجا ئەوەی کە من لە یادم لە شەستەکان لە فکرم دێ خۆی 53 من ماڵی دەکەم مەلا حەمامینمان هەبووە ئەوە هەر مەلای دی یەکەمان بووە هەر خەڵکی ئێرەش بووە هەر خەڵکی دی یەکەما بووە تا وەفاتی کردو ئەو مەلا بووە من وا نەبووم لە 68 عمر خۆی کردووە دوای ئەوی حاجی مەلا فەتاح مەلا بووە هەتاوەکو 81 هەر خەڵکی دی یەکەمان بوو ئەوە مەلای خۆمان بووە دوای ئەوی مەلا عەبدوڵای کوڕی مەلامان بوو ئەوە بوو لە 81 بوومانەیە فیلانی بەسەر هات ڕۆی مەلا شەریفی چناریەمان هێنا کردمانە مەلای دی یەکەمان ئەمە حجرشتان هەبووە باوەشمان لەبیر نەچێ بزانین حجرش هەبووە لە جاسەنەی سەرێ هەبوو لە جاسەنەی سەرێ لێرە نەبووە ئەوسا فەقییان هەبووە بەس من نەمدیوە ئەجا دوای ئەوی مەلابراوی شارستێنی مەلامان بوو خەومایەتی و خزمایەتی ئەوە بوو ئەلفاڵەکە بەسەر هات و تەخت بوو نوێرەکەی بەلاشە تەرەفات باشە ئەی سەبارەت بە جاسەنە لەکەیە ئاوا وێران بوو بۆ ئێوە هات نەخوارەوە جاسەنە ینی چی بەسەرات هۆکاری چی بوو کە جاسەنە گوندەکە کە لەسەرەوە بوو لە بناری چیاکەیە بوو دوای ئەوە هاتوتە خوارەوە هێناوتانەتە بۆ ئێرە و لە کانی خان لە نزیکی ئەو کانیە ئاوداتان کردوەوە ئەوە کاتی خۆی جاسەنە زەعیم سەدیق دەستی گەیشتە هەموو جێیەکی هەتا خەمچ خۆش هات لە 63 من ئەوە کە بە فکرم دیە بەس ئەوە نەبووم لە خەنجکۆی شەڕیان لەگەڵ کردوسیەشیان حرسقەومی لێ کوشت لەوەی کشایەوە نەگەیە جاسەنەی ئێمە جاری دوایی جەماعەتی حکوومەت هادە ساکە ئەم ڕز ئەشارانی کە وایستیە لێن باوواین هەموو جاش پیاوی حکوومەت بوو سێ ڕز ئەشارە پیام ئەبێ ناویان بێن مەرج و جاهزومیان کرد بۆ یەکەمانێمە بە قووەتی و شانی خۆمان ئەرە بەخوا نامە لە 65 مەیە بە قووەت و شانی و قەومی خۆمان نیانێژ یەکەم سووتە تاکو برینار کوژراویشیان لێ کرد جێشیان هێنا ئێستێگە ناویان بێرم لەم کەناڵی پیان نەخۆش کوردایەتی ئەمە کردومانە باشە ئەی لەکەیە ئاها بە تاوی خاپور کرا و ئتر جاسەنە وێران کرا وەڵای ئەمە خاپور نەکرا حکوومەت دەستی نەیگەیشتێ بۆستان ئەی ناوەڵا حکوومەت نەیگەیشتێ تا ئەنفالەکە
هەر بۆ خۆما دیفاعمان لێ کرد ئەی لە ئەنفالەکە لە ئەنفالەکەیە ئێرە شەر ئاوەدان بوو اینجا ئەم دیە جیاواز بوو لەگەڵەوێ ئەسی فیرار و قاچاق و پێشمەرگەمان هەیە لە ناو دەی سەرێ بوو جاسەنی پێڵێن ئەمی کەش کەوایکی لەسەر نەبوو لێرە بوو ئەنجا وردە وردە هەر حکومت دەمی تێناین هەتاوەکو هەشتا تەڕ و شیبێکەوە سووتان ئەوێژ نەما ئێرەش نەما هەردوو دیەکەما تەخت بوو چوینە پیرەمەگرون بڵ هەرەکەی بەلایشە پەر بوو ئەی کە هاتنەوە چۆنە جاسەنەی سەرێتان ئاوادان نەکردێتەوە جاسەنەی سەرێ عاسیەیە سیارەی ناچێتی ماڵەکان ئاسێن سیارەی ناچێتی لەبەرەوەی ئاوە خشما هێنا بووێرە وێ دەشتە و سیارەیە چێتەوە زروفی کەروباری نەماوە ئەو لەبەر ئەوەی بوو. بەڵێ خۆشەویستان ئازیزانی ئێوارەی ڕەمەزان بەم شێوەیە گەشتە کۆتایی پرۆگرامی ئەم ئێوارەیەشمان لە گوندی کانیخان هیوادارین ئەوەی پیشانماندا بێ چێشتان لێ کردبێ هیوادارین ئەوەی کە بوو بە مادە لە ناو بەرنمەکەیە بەدڵی ئێوە بوو بێ لانی کەم توانی بێتمان سروشتی ئەم گوندەمان پیشاندا بن و بە دەروونێکی ئاسوودەوە جەمانهێشت بن تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ